لە زانکۆ حکومیەکان و زانکۆ پۆلیتەکنیکیەکان لە پەیمانگاکان چۆنە و هەروە سیستمی ئۆنلاین زانکۆلایەن چۆن و بە چ شێوەیە کاری لەسەرەکرێ و چۆن هەڵبژاردەی دڵخوازی خۆی دیارریەکە دەچوانی 12 ئامادەیی بۆیە تکایە جارێکی تر بانگاوازەکەین بۆ ئامادەبووان ئەوانەی کە لە کۆشکەکانن ئەو خوێندکارە ئازیزانەی کە هاتوون داک و باوکیان ئەمە دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوەی بێن لێرە لە نزیکەوە گویان لە دەرفەت و ئاڵنگاریەکانی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بێ بەشدار بن و پرسیاری خۆیان ئاراستەی دکتۆر بەختیار بکەن. دکتۆر گیان ئەتوانیت لەگەڵ برادرانە ئامادەکاری بکەی بۆ ئەوی بێتە سەر تەختەی شانە. فەرموو. Test, 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 test. O, to cóż. Test, test, test.
حتى توی یحزم ئامادەوانی بەڕێز لەبەرەوەی لە پارێزگای کەرکووکەوە نزیکەی 25 پاس واتە ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی ئازیزی کەرکووک بە ڕێگاوان بگەنە ناو هۆڵی سێمین پێشانگای نێکستێپ داوای لێبوردنتان لێەکەین چەند دەقەیەک سمینارەکەی دکتۆر بەختیار دواکەوێ بۆ ئەوەی ئەوانیش بگەنە ناو هەمومان پێکەوە سوود لە زانیاری و سەرنجەکانی دکتۆر بەختیار وەرگرین بۆیە ئەگەر کەمێک چاوەڕێ بکەن سوپاسانەکەین. Test, 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 test.
سپاس بۆ ڕێکخەران و سەرپەرشتیارانی پێشانگای نێکستێپ کام دەرفەتیان ڕێکخست بتوانین ببین بە هۆکارێک وەکو پردێکی پەیوەندی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و خوێندکاران و ئارزومەندانی پێشکەشکار بۆ بەشە زانستیەکان لە چوارچێوەی زانکۆکانی هەرێمی کوردستان. بەندە ناسینێکی خۆم بۆ بەڕێستان من پرۆفسۆری یاریدەر دکتۆر بەختیار شەریفم، یاریدەری سەرۆکی زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی بۆ کاروباری خوێندکاران ماوەی زیاتر لە 10 ساڵە هەمدامی ژنەی باڵای وەرگرتنم لە وەزارەتی خوێندنی باڵای کوردستان. ئەمڕۆ لە خزمەتی بەڕێستان هاتووم بۆ ڕوونکردنەوە دەربارەی زانکۆلاین کە پلاتفۆرمێکە یاخود سەکۆیەکی نیشتیمانیە بۆ وەرگرتنی خوێندکاران. هەمووان شارەزاین زانکۆلاین زیاتر لە 13 ساڵە کارایەوە لە چوارچێوەی ماڵپەڕی وەزارەتی خوێندنی باڵاوە کە ڕاگەیاندنی بۆ کرێ. ئەم پلاتفۆرمە یەکێکە لە دادوەرترین یا دادوەرانەترین پلاتفۆرم بۆ پرۆسەی وەرگرتنی خوێندکاران کە تەنها پێوەرتیایدا بەبێ حسابکردن بۆ مەحسوبیەت و مەنسوبیەت نمرەی خوێندکار و چۆنێتی ڕیزبەندیکردنی خوێندکارە لە چوارچێوەی ئەو فۆرمەدا کە داواکارێکە پێشکەشەکە. زۆر گرنگە تەنها نمرە پێوەەر نییە، زۆر جار خوێندکار نمرەیەکی بەرزیەیە بەڵام سەرکەوتوو نییە لە هەڵبژاردننی بەشێکی دیاریکراو کە لەگەڵ ئایندەی خۆیدا بگونجێ. ئەمڕۆ تیشکەخینە سەر ئەوەی چۆن خوێندکار بتوانێت بەشێک هەڵبژێرێ و چ جۆرە بەشێک هەڵبژێرێ و چ زانکۆیەک ببێ بە پێوەەر بۆ هەڵبژاردننی بەشەکەی. ئێمە باسی بەداتا ئەیخینە ڕوو لە کۆتاییە و باسی هەندێک بەشەکەین هەندێک خوێندکار بەداخەوە یەک ئەکەونە ژێر کاریگەری خواست و ویستی کەسوکارەکانیان کە لەگەڵ خواست و ویستی خۆیانە یەکجا هەندێک جار یەک ناگرێتەوە کامە زۆر گرنگە کەسوکارەکانیان گوێبیستی ئەم بابەتە بن. دووەم هەندێک جار ئەکەونە ژێر فشار و خواستی هاوڕێ نزیکەکانیانەوە کە بە هەڵدێر ئەیان با و ئایندەیان ناڕوونەکە. بەڕێزان زۆر گرنگە هەر مرۆڤێک لە پرۆسەی لە چوارچێوەی پرۆسەی خوێندندا کە لە سەرەتاییەوە یاخود بنەڕەتیەوە دەست بە خوێندنەکە مرۆڤێک کە چۆیە پرۆسەی خوێندنەوە بە سێ قۆناغ لە ژیانیا ئەڕوا. قۆناغی یەکەمیان کە لە یەکی سەرەتایەوە تواوەکو پۆلی 12 دەست بە خوێندنەکە ئەمە توانین بڵێ قۆناغی یەکەمی ژیانێتی. زۆر گرنگە ئەو بەڕێزانە ئەو خوێندکارانەی کە ئەمڕۆ ئامادەن بەڕاستی ئەمڕۆ کە تۆ لە بەردەم وەرگرتنی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینندای قۆناغێکی ژیانت تێپەڕاندووە. زۆر ئاگادار بە کە ئەم قۆناغەیان هەردوو قۆناغی ئایندەی تۆ دیاری ئەکا. لە هەڵبژاردننی فۆرمی زانکۆکەت لە هەڵبژاردننی پسپۆڕیەکەی کە تۆ تایدا ئەخوێنی ئەتوانی ئایندە دیاری بکەیت چونکە دوجار قۆناغی کۆتایی دوای قۆناغی تەواوکردنی زانکۆ قۆناغی دەستەبەرکردنی هەلی کاری گونجاوە. هەمووان بۆیە ئەخوێنین و بڕوانامەیەک بەدەستێنین بۆی دوجار بچینە سەر کارێک لە چوارچێوەی ئەو کارەیە بتوانین بژێوی ژیانی خۆمان و کەسوکارمانی تیا دەستەبەر بکەین. بۆیە زۆر گرنگە ئەمڕۆ ئێمە چۆن بتوانین بەشێک هەڵبژێرین لەگەڵ بازاری کارە بگونجێ. ئەزانی زۆربەی خوێندکاران کە سەردانی زانکۆکان یا سەردانی مەڵبەندەکانی ڕاوێژکاری یا مەڵبەندی ڕاوێژکاری ئێرەکە هەمووان بیر لەوە ئەکەنەوە من ئەمەوێ 99 هەیە یا 98 زیاترم هەیە یا 100 هەیە ئەمەیە کۆلێژی پزیشکی وەرم بگرێ. ئایا کۆلێژی پزیشکی هەلی دامەزراندنی هەیە هەلی وەرگرتنی کاری هەیە یا کۆلێژە پزیشکیەکان بەگشتی مەبەستم ددان و دەرمانسازیە یا بەشە تەندروستیەکان. تکایە تۆی خوێندکار کەسوکارێت بیر لەوە بکەنەوە کە چۆن بەش هەڵەبژێری. ئەمڕۆ هەندێک بەش هەیە هەلی کاری هەیە بەڵام ئایا دوای تەواوکردنی 6 ساڵ یا 5 ساڵ چکان دێ کۆلێزمانەیە 6 5 4 ساڵی تر تۆ دەستەبەری هەلی کارێکەکەی بم بڕوانامەیە کە بەدەستێنی زۆر گرنگە تۆ بیر لەمە بکەیتەوە. بەڕێزان زۆر گرنگە پێشەوەی ئێمە بچین فۆرم پڕ بکەینەوە خوێندکارە بەڕێزەکان ئاگاداری چەند ستێپێک لە کارکردن و لە بەرنامەی کاری خۆیان نابن پێشەوەی هەنگاو بنێن بۆ فۆرمەکە.
کاتان لێکم زۆ گرنگە یەکەم خۆناسی پێویستە منی خوێندکار خۆم بناسم یعنی ئاگام لە خۆم بێ یەکەم حەز و توانای من چییە خولیای من چییە ئاستی شارەزایەکانی من لە چه ئاستێکدایە کە ئەڵێن حەز و توانە مەبەسمان لە چییە من حەزم لە چییە ئەشێ 9 هەبێ بەڵام حەزم لە کۆلێژە تەندروستیەکان نەبێ ئەشێ من 8 هەبێ بەڵام حەزم بۆ نمونە لە هونەر بێ لە پەروەردە بێ لە زمان بێ بۆیە یەکەم حەز زۆ گرنگە لەوایە پێم بڵێن ئەی توانە چییە خۆ خوێندکار نایە توانای خۆی لە ناو زانکۆلاینا جێ بکاتەوە لێرەدا توانە ئاستی ئایکیوی تۆیە کە نمرەکەت بەدەستێناوە واتە نمرەکەت تواناکەتە دووەمیان کە خاڵی دووەم زۆ گرنگە حەز و خولیای تۆ چییە ئەتەوێ لە سێکتەرەکانی تەندروستی پزیشکی بخوێنی ئەتەوێ لە سێکتەری تەکنەلۆژی و ئەندازیاری یا خود لە پەروەردە و زمانەکان یا ئەتەوێت بەرەو پشت و خاڵیەکان بڕۆی یا لە تەکنەلۆژیا و لە ژیری دەستکرد بڕۆی ئەمە ئەبێت تۆ خۆت جارێ ڕیزبەندی بۆ حەز و توانا و خولیاکەت بکەیت خاڵێکی تر ناسینی توانا و شارێزایەکانی تۆ من 5 وشەی ئینگلیزی نازانم بۆ دێی زمانی ئینگلیزی هەڵەبژێری نمرەکەشت وەرەگری ڕاستە نمرەکەت وەرەگری بەڵام خۆ داجار 5 وشەی ئینگلیزی لەوایە نەزانی تۆ نازانی پاوەر ئۆن و ئۆفی کۆمپیوتەر بکەی تۆ بوتی کۆمپیوتەر هەڵەبژێری تیایدا سەرکەوت بوونابی مەبەسمان لێرە زۆ گرنگە تۆ ئاستی شارەزایی تۆ لە چه ئاستێکدایە بۆیە ئەمە زۆ گرنگە هەمیشە ئەمە ئەبێ بکەیتە پێوەەر پێناسە بۆ ئەوەی کە زانکۆلایەت پڕ کردەوە ناسینی حەز و توانا و خولیاکانت هەنگاوێکە بۆ سەرکەوتن واتە ئەم سێ هەنگاوە سەرکەوتنەکە دیاریەکە بابەتێکی تر کە زۆ گرنگە من داواکارم لە بەڕێزان کاکتۆشوان لێرەیە کە ڕێکخەرانی پێشانگای نێکستێپ لە ساڵی ئایندەوە جگە لەوەی کە لێرەیان کردووەتە پردێک بۆ پەیوەندی نێوان خوێندکار و کەسوکارەکانیان لەگەڵ زانکۆکان و پەیمانگاکان بەگشتی هەوڵ بدەن بەشێک زیاد بکەن لە ساڵی ئایندەوە جۆب چێرچ کڵەبێکیش زیاد بکەن بۆ ئەم پێشانگایە بەڕاستی زۆ گرنگە چونکە دوای لە زانکۆلاینا ستێپی یەکەم خۆناسی بێ ستێپی دووەم بازارناسیە ئێمە دین ئاگامان لە بازار نییە نمرەکەمان بەرزە بەڵام بەشێک هەڵەبژێرین کە لە بازارە جێی ناوێت ئاگاتان لێبێ بازارناسی زۆ گرنگە تۆ لە کوردستانە ئەژ بە چوارچێوەی عێراقی فیدراڵای ئەزانی دامەزراندنی حکومی نەماوە لە پەبلیک سێکتەرایی جۆرە دامەزراندنێک نەماوە زیاتر لە 12 ساڵ تۆ بۆتی بەشێک هەڵەبژێری تەنها دامەزراندن یاوە خۆت توانای دامەزراندنی ئەم بەڕێزە کە دوای تەواوکردنی ئەم بەشە پسپۆڕیەی خۆی تەنها لە سێکتەری گشتیایە لە سێکتەری گشتی تۆ 12 ساڵە دامەزراندنی داخستووە بۆیە تۆ ئەبێ ئاگات لە بازاری کار بێ خاڵی یەکەم سێکتەرەکان دێ تۆ لە بواری بازارگەری و مارکێتینگە لە بازاری کارە بازارناسی بۆ بکە تۆ ئەتوانی لێرەیە بزانی ئایا بازاری کاری هەیە ئەمە یەکەم دووەم بەشە پزیشکی و تەندروستیەکان هەمیشە بازە و بەشە زۆرەکەم ئەو سێکتەرە دێمە داتاکان اینجا ئەبینن چکارە ساتێک 4 ساڵی ئایندە ڕوبەڕووی ئەو خوێندکارانەی ئێمە ئەبنەوە کە ئەمڕۆ فۆرمی زانکۆلاین و فۆرمەکانی پەیمانگا و زانکۆکانی ئەهلی پڕەکەنەوە تەنها بیر لە بەشە تەندروستی پزیشکیەکانەکەنەوە خاڵی ئاین دواتر بەشە تەکنەلۆژیەکان و زانستی کۆمپیوتەر و ژیری دەستکردە ژیری دەستکرد بمانوێ نەمانوێ تازە ئەم ژیری دەستکردە بۆ بە بەشێک لە ژیانی هەر هەمومان بەشە مرۆیەکان مەبەستمان ئەوانەیە کە پەیوەندی بە ڕاگەیاندن و بەشەکانی کارژێڕی و ژمێریاری و هەموو بەشە هیومانێتیەکان و خاڵێکی تر سێکتەری ئەندازیاری لە بازاری کاریێمی کوردستان و عێراقا لە کوێی دۆزینەوەی هەلیکارە لە کوێی دەستەبەرکردنی هەلیکارە ئایا لە ناو سێکتەری ئەندازیاریە کە وردی بکەینەوە بۆ سەب دیپارتمێنتەکان ئایا بەشەکانی شارستانی و تەلارسازی یا کارەبا و میکانیک و گەیاندن ئەمانە کوێیان کامیان لە بازاری کارە جێبێتەوە کۆتا
پسپۆڕی یاخود سێکتەر زۆر گرینگە خوێندکار هەیە تا ئێستا بیر لە هەندێک بەشی کلاسیکە کاتەوە دێ فۆرم پڕەکاتەوە کە نەک لە بازاری کاری تایبەتە جێی نابێتەوە دامەزراندن بکرێتەوە لە حکوومەتیشە ئەم پسپۆڕیە پێویست نییە. دێنە سەری کە هەندێک پسپۆڕی نوێ دێتە ئاراوە لەبەرەوەی بازار تحکم بە زانکۆکانمانەوەکە لەمەوە بەدواوە. مە باسی ژیری دەستکرد دەکەین بازاری کاروا لە ئێمە کات چ پسپۆڕیەک چ بەشێک بکرێتەوە و چ بەشێک بەرەو نەمان و پوکانەوە ئەڕۆ. واتە خاڵی یەکەم خوێندکار پێویستە خۆی بناسێ خۆناسی بکە، خاڵی دووەم پێویستە بازارناسی. خاڵێکی تر زۆر گرنگە پێشەوەی هەنگاو بنین بۆ پڕکردنەوەی زانکۆلاین. ئێمە پەیوەندی نێوان ئەو زانکۆیی کە هەڵێ بژێرین لەگەڵ بازاری کارا چۆنە؟ ئایا ئەم زانکۆیە ڕۆڵ دەرچوانی زۆرترین ڕێژەی دەرچوانی لە ناو بازاری کارە هەلی دامەزراندنیان دەستەکەوێ؟ ئایا توانای دەرچوەکانی توانا و لێهاتووییان لەو ئاستەدایە بتوانن هەلێکی کار دەستە بەر بکەن؟ چکە من لە کۆتایی سلایدەکانما دێمە سەر ژمارە و داتا، ئەمە هەموو ئاڵنگاری و ئاستەنگەکانی بەردەم خوێندکارە. بەڵام لە کۆتاییە باسی ئەوەکەم ئەو دەرفەتانەی بۆ خوێندکاری ئەمڕۆ هاتوۆتە پێشەوە ئێجگار زۆرە بۆ هیچ کام لە نەوەکانی پێش ئەم خوێندکارانەی ئێستا نەهاتوۆتە ئاراوە. بۆیە کاتان لێکم زۆر بۆ وردی ئاگاداری هەڵبژاردننی زانکۆکەت بە. 16 زانکۆی حکومی لە بەردەستی تۆیایە، 7 زانکۆی ئەهلیت لە بەردەستایە لە خزمەتدایە. ئەمە دەرفەتێکی ئێجگار زۆرە. زیاد لە 22 پەیمانگای تەکنیکی و پیشەیی لە بەردەستایە. 2 زانکۆی تر لە دەرەوەی ئەم 16 حکومی و 7 ئەهلیە لە بەردەستایە کە تۆ هەڵی بژێری. بۆیە دەرفەتەکان ئێجگار زۆرن، تەنها پێویستت بەوەیەک بیر بکەیتەوە بڕیاری دروست بدەیت بۆ هەڵبژاردننی بەشەکەت. باشە ئەو بەشانەی کە لە زانکۆک بۆ ئەڵین پەیوەندی نێوان تۆ زانکۆکە زۆر گرنگە هەڵی بژێری. لە زانکۆ حکومیەکان و لە زانکۆ ئەهلیەکان بەشی هاوبەشمانەیە، واتە بەشی ئێکس لە زیاد لە 5-6 زانکۆ لەوایە دووبارە بێتەوە. بەشی وای بۆ نمونە لە 10 زانکۆیە هەیە. من سەرپشکم هەڵی بژێرم لە کام زانکۆوە خوێنم. ئەمە زۆر گرنگە کە من چۆیسەکانی بەردەمم زۆرە بۆ هەڵبژاردننی زانکۆکەم دواتر بەشەکە. بۆ نمونە بەشی زمانی ئینگلیزی زیاد لەم 16 زانکۆیە لەوانەیە لە 8 زانکۆیان هەبێت. تۆ 8 چۆیست لە بەردەمایە کاڵی بژێری. تۆ پێویستە بیر لەوە بکەیتەوە کام زانکۆیان لە بازاری کارە کارامەیی و لێهاتووی تۆ وا زیادەکەن بتوانی دەستەبەری هەلێکی کار بکەیت دوای 4 ساڵ لە دامەزراندنت. خاڵێکی تر کۆمەڵە بەشێکەیە تەنها لە سێکتەری گشتیە، یعنی کە تۆ دی فۆرم پڕەکەیتەوە زانکۆلایان پڕەکەیتەوە، کۆمەڵی بەشێتەیە لە ناوە زانکۆکانە تەنها هەلی کاری لە سێکتەری گشتیایە. باسم کرد کە لە سێکتەری گشتیشا 12 ساڵە دامەزراندن ڕاگیرەوە. ئەمە یەکەم، تۆ پێویستە بیر لەمە بکەیتەوە. خاڵی دووەم هەندێک بەشت هەیە کە 680 بەش بەس لە زانکۆ حکومیەکان خراوەتە خزمەتی خوێندکارانەوە. باسی ئەو داتایشتان بۆەکەم کە ئەم 680 بەشە بەشگەلێک هەیە هەلی دامەزراندنت لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لە دەرەوەی چوارچێوەی سنووری هەرێمی کوردستان و عێراقش دەرفەتی کارت بۆ ڕەخسێنێ. نمونەشمان زۆر بۆ ئەمە. هەندێک بەشی تر هەیە ئەمڕۆ بوونی هەیە لە زانکۆکان، بەڵام 2 ساڵی تر بوونی نامێنێ. ئاگاد لێبێت کە بەشەکەت هەڵپەسێردرا، کە بەشەکەت نەما خواستی لەسەر نەبوو، واتە لە بازاری کارە جێی نابێتەوە. ئەم پسپۆڕیەی تۆ ئیشی دەست ناکەوێ، ئۆڕەدی تۆ بۆ خۆت دوای 2 ساڵ یا 4 ساڵی تر ئیشت دەست ناکەوێت. بۆیە زۆر گرنگە ئەوانەی بیر لە پێشکەشکردن بۆ کۆلێژە پزیشکیەکانەکەنەوە، بۆ کۆلێژی ددانەکەنەوە، بۆ کۆلێژی دەرمانسازیەکەنەوە. ئایا ژمارەی دەرچوانی ئەم هەموو زانکۆیی کە بە داتای خەمە ڕووتان پاش 6 ساڵی تر جێی دامەزراندنیان بێتەوە؟
ئایا پزیشکێک دوای 6 ساڵی تر کە تەخەڕوجەکان ناوی پزیشکە من هەموو پسپۆڕەکان بە گرنگ دەزانم بۆ کۆمەڵگە جا کۆمەڵگەی کوردی بێ یا هەر کۆمەڵگەیەکی تر بێ بەڵام من لێرەیە نەهاتوم خوانەخواستە لە بەها و لە گرنگی هیچ بەشێک کەمکەمەوە من هاتووم بەرچاوڕوونیە دەم بە تۆی خوێندکار و کەسوکارەکەت پێشەوەی هەنگاو بنێی ئەم ژمارە بەشەی ئەم هەموو ژمارە زۆری زانکۆ خستوێتێ ڕوو بۆ ئێوە ژمارەی زۆری دەرچوانە خاتە بازاڕەوە کە بازار توانای وەرگرتن و ئیستیعابکردنی ئەو ژمارە زۆرە دەرچووە نییە ئایا دوای 6 ساڵ تۆیەکی پزیشکی گشتی ئامادەی جگەل لە کارکردن لە چوارچێوەی پسپۆڕێکی خۆتە هیچ کارێکی تر بکەی گومانم هەیە نەخیر ناتوانی بۆیە بیرەوە بکەرەوە دوای 6 ساڵی تر لە چه ئاستێکا بێت گۆڕانکاری زۆرن لە داهاتوودا لە دوێنێ برای بەڕێزم دکتۆر ئامان سڕاوشکاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کۆمەڵێ بابەتی زۆر گرنگی وروژان وەزارەتی خوێندنی باڵا لە کوردستان و لە عێراق و لە تەواوی جیهاندا لە بەردەم گۆڕانکاری زۆر گەورەدان گۆڕانکاریەکان هێند زۆر و گەورە و خێران ئێمەمانانیش خۆمان تووشی سەرسوڕمان بووین چکە ئەو خێرایی لە تەکنۆلۆژیایە ڕووەدا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر وەزارەتی خوێندنی باڵا هەیە بۆیە زۆر گرنگە هەندێک ئەوانەی کە زانکۆلای پڕەکەنەوە جا نمرەکەت کەمە نمرەکەت زۆرە ئەوە دێنە سەر باسکردنی چکە تۆ چۆی ست زۆرە کە چۆی ست زۆر بوو کە خواستت ڕاستە خواستش زۆرە لە هەمان کاتە بەڵام ئۆفەر و ئەو بابەتانەی کە خراوەت و ڕوو زۆرترن لە چاو ئەو خواستەی کە هەیە بۆیە هەندێ بەشی نوێ دێنە ئاراوە پسپۆرە دیجیتاڵیەکان خێرایی تەکنەلۆژیا و گەشەکردنی خێرای تەکنەلۆژیا ئیگەنێتە ئاراوە ئاگاتان لەم بەشە نوێیانە بێ کە لە زانکۆکاندا کراوەتەوە بیری لێ بکەنەوە کە پێشەوەی پێشکەشیەکەن خاڵێکی تر ئەویش ئەوەیە زیادبوونی بازاری کار من ئەمڕۆ زۆر باسی بازاری کارەکەم چکە گرنگ نییە تۆ هەموو کەسێک لە ئێوەمانان بستنە سەر پلاتفۆرم یا سەکۆی زانکۆلاین هەموو کەسێک کە توانێت زانکۆلاین پڕ بکاتەوە حەز زۆر سادە و سانایە بەڵام ئاسان نییە تۆ بەم ستێپانەیە بڕۆی خۆناسی و بازارناسی و زانکۆکەت لەگەڵ بازاری کارە ئێمە بۆی ئێوە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێزداین بۆ ئەوەی کە دوجار لە ئایندەدا لە بازاری کار جێتان بێتەوە تەنها بڕوانامەیەک وەرنەگرن لە پشتی سەرتان لە ماڵەکانی خۆتاندا هەڵی واسن چکە بەهای بڕوانامەکە ئەو کاتە دەرەکەوێت کە تۆ بژێوی ژیان تیتیا بدۆزی خاڵی تر کەمبوونەوەی بەشە کلاسیکەکان هەندێ بەش هەندێیان و دێ بەشی کلاسیکی لە زانکۆکاندا تۆ بتەوێ و نەتەوێ کە لەبەرەوەی تۆ خواستت لەسەری نییە نەوەی ئێستای نوێ کە لە پۆلی 12 تەخەڕوجەکە خواستی لەسەر نییە وە خوێندکار ڕووی توێناکە ئۆڕەدی مامۆسای زۆرە بەڵام بەشەکە لەبەرەوەی خوێندکاری نییە هەڵەپەسێردرێ ئەپوچێتەوە ئەمانە بیان وترێ بەشە کلاسیکەکان خوێندکار بۆ ناچێ بۆ ئەم بەشانە چکە زانێت کە دوای دەرچوون بازاری کاری نییە بۆیە بۆ خۆی ئۆڕەدی ئەپوچێتەوە و جێی نابێتەوە بۆیە زۆر گرنگە پێشەوەی تۆ هەنگاو بنی بیر لەوە بکەیتەوە ئەم بەشە چەند ساڵە هەڵپەسێردراوە و چەند خوێندکاریە چکە بەشمانەیە ئاگاتان لێبێ ساڵانەیە خوێندکاری بۆ نایە یا یەک خوێندکار یا 5 خوێندکاری بۆ دێ بۆ ببیر لەوە بکەیتەوە بۆ دێمە سەرسلایدەکانی تر کە تۆ پێشەوەی ئەم بەشە تۆ خوێندکاریشی پۆلی 12 توزانی کام بە بەش کلاسیکی و کام بە بەشی نوێیە ئێستا من پێدانە بڵێم چۆن ئێوەی زانکۆ بەڕاستی بەڵام زۆر گرنگە داهاتووی هەر هەمومان بە تایبەتی ئێوەمانان چکە ئێمە گەیشتووینەتە قۆناغێک ستەیبڵ بووینە لە ژیانمانە بەڵام داهاتووی ئێوە لە ژێر کاریگەری تەکنەلۆژیایە بەڕاستی ئاگاتان لە تەکنەلۆژیا و لە هەڵبژاردننی بەشەکانتان ڕەچاوکردنی تێچووی دارایی زانی خوێندکار زۆر گرنگە جگەل لەوەی کە زانکۆ حکوومیەکان 16 زانکۆ و 680 بەشی کردوتە خزمەتی خوێندکارەوە بەڵام هەمان 680 بەش 680 بەشی پەڕەلێلە و لە هەمان کاتیشدا نزیکەی 400 بەشیشی بە ئێواران خستۆتە ڕوو واتە تۆ دنیایە ئۆپشنت لە بەردەست ئایا بۆ هەڵبژاردننی بەشەکەت بەڵام ئایا بۆ بورن
ئایا ئەو بەشەی کە تۆ هەڵی ئەبژێری لە یەکەم سلایدا باسی حەز و خولیا و تواناکانی تۆمان کرد حەزت لێ بچی بۆ بەشی ئێکس بەڵام بە شێوە گشتیەکەی یاوە خۆت بە شێوەی زانکۆلای وەرناگیری ناچاری ئەڵی لەبەرەوەی زۆر حەزم لێ فشار لە کەس و کارەکەتەکەی من ئەمەوێ بە پەرەلێل بخوێنم یا بە ئێواران بەڵام ئایا گیرفانی تۆ و کەس و کارت لە ئاستی ئەوەیە تۆ بە پەرەلێل بخوێنی یا بە ئێواران بخوێنی و ئایا تۆ حەز و خولیاکانت چەند چۆیسێکە ناکرێ من حفتام هەبێ و هەر بڵێم وەڵا حەزم لە کۆلێژی پزیشکیە ناکرێ من شەستم هەبێ و بڵێم حەزم لە کۆلێژی ئەندازیاریە هەمانە باوەڕ هەبێ هەیە 55 هێڵە وەڵا حەزم لە کۆلێژی پزیشکیەکانە یخۆ بە حەز نابێ ئایکیوی تۆ یی ئەوە نییە کۆلێژە پزیشکیەکان و تەندروستیەکان تەواوکار ڕێزم هەیە بەڵام ئەبێت تواناکانی خۆت بزانی کە لە چه ئاستێکایە و لە کوێ جێیە بێتەوە بۆیە زۆر گرینگە گیرفانی کەسوکاریشت و توانادارایەکانی خۆت و کەسوکارت بزانی لە چه بەشێکە خوێنی و تەنانەت لە هەڵبژاردننی پەڕەلێل و ئێوارانیشە هەندێک بەش هەیە تێچوو وەکری خوێندنی کەمترە هەندێک بەش هەیە زیاترە ئاگات لێبێ من 2000 دینارم پێ ناتوانم بچمە شێشخانەیەکەوە گۆشت و برنج و شلە بخۆم بەڵام ئەتوانم چم لە فەیەک بخۆم بۆیە زۆر گرنگێک بیر لەوە بکەیتەوە گیرفانی تۆ چی هەڵەگرێت باسی بەشە نوێیەکان و بەشە کلاسیکیەکانمان کرد دڵنیام لای هەمووتان لەو کاتەوە ئەو پرسیارە دروست بووە ئەم خۆی شارەزایی هەیە ئەزانێت چ بەشێکە لە زانکۆیە چ بەشێک کلاسیکیە و چ بەشێکی نوێیە و چ بەشێک خواستی لەسەر چ بەشێک خواستی لەسەر نییە ئەم سلایدە بۆتان ڕوونەکەمەوە تۆ چۆن ئەزانی کامانە بەش گونجاون کامانە زانکۆ گونجاوە لەکوێ هەڵبژێری پێویستت بە ڕاوێژە ڕاوێژ لەگەڵ چییە ئەکەی خوێندکاری بەڕێز دوو هەنگاو هەیە بۆ ڕاوێژکردن دڵنیام لە 99 خوێندکار ئەم جۆرە ڕاوێژانە بەکار نایەنێ ڕاوێژی یەکەم ڕاوێژی ڕێکخراوەکانە مەبەستم لە ڕێکخراوە پیشەیەکانە کە لەو پسپۆڕی تۆ حەزت لێیە بچۆ سەردانی سندیکا و کۆمەڵەکانی ئەو پسپۆڕیەکە ئەتەوێت لە کۆلێژی پزیشکی ددان بخوێنی بچۆ سەردانی سندیکای پزیشکانی لقی سێمانی بکە ئەتەوێت لە دەرمانسازی بخوێنی بچۆ بۆ سندیکای دەرمانسازانی کوردستان لقی سێمانی ئەتەوێت لە ئەندازیاری بخوێنە سەردانێکی سندیکاوی یەکێتی ئەندازیارانی کوردستان لقی سێمانی لقی هەولێر لقی کەرکووک شارەکەی خۆت بکە بۆی بزانی ئەم بەشانەی کە تۆ ئەتەوێت بخوێنی تایە خواستی زەسەرە لە بازاری کارە سندیکا و کۆمەڵە و ڕێکخراوە پیشەیەکە زانێ ئەم بەشەی تۆ لە بازاری کارە جێی ئەبێتەوە توانای دامەزراندنی گشتی یا کەرتی تایبەتت هەیە ئەمە ڕاوێژێکە کەس بیری لێ نەکردوەوە دڵنیام لەو خوێندکارانەی پۆلی 12 کە پێویستە لێرەیە ڕۆژ هەفتە نییە مانگ نییە کارمەندانی تەندروستی سەرۆکی لقەکەیان نێتە سەر تیڤیەکان و سۆشیال میدیا هاوار بکا بڵێ من 500-600 دەرچووی پارمێ هێشتا نەخستونەتە سەر کار لە کەرتی تایبەتە کەچی بە لێشاو ساڵی ئایندە سێرەکەی 20,000 تر لە بەشە تەندروستیەکانە خوێنێ لەکوێیە تۆ جێی کار ئەبێتەوە تکاتان لە یەکەم سەردانی ڕاوێژ بە ڕێکخراوەکان بکەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ڕاوێژ بە کەسەکان بکەن ڕاوێژ بە چێ بە کەسە پسپۆڕەکان بڕۆرە مەڵبەندی ڕاوێژکاری زانکۆکان پرس بە کەسانی پسپۆڕ بکە مەبەستمان لە مامۆستا و پسپۆڕەکان چییە مەبەستمان لەو مامۆستایانەیە کە لە مەڵبەندە ڕاوێژکارەکان کارەکەن ئەشێ مامۆستای زانکۆ بێ بەڵام ئاگای لە مەڵبەندی ڕاوێژکاری نەبێت کاتان لێکم چنە مەڵبەندە ڕاوێژکاریەکان پرس بۆوان بکەن ساڵانە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە خوازە سەر چ بەشێکە بۆ کەم خواستی کەمتر لەسەر چ بەشێک نییە کامانە بەشن ساڵانەدا ئەخرێ کامانە بەشن نوێ ئەبێتەوە کامانە بەشە زۆرترین خواستی لەسرە ئەوان با ڕێنوێنی تام بکەن واتە دوو جۆر ڕاوێژ هەیە تۆی خوێندکار پێویستە هەنگاوی بۆ بنێ نەک بچوە بۆ لای کاکفڵان لە کۆمپیوتەرە زانێ وڵاتوانێ زانکۆلانیت بۆ پڕکاتەوە خۆممان لە کۆمپیوتەر و لە سمارتفۆنە زانن ئێوەمانان ماشەڵا ئەمنەوەی تازەیە هەمووی لە سمارتفۆنە زانێ و دڵنیام ئەتوانێت زانکۆلانیش پڕ بکاتەوە بەڵام گرنگە ئەو دوو هەنگاوە بنێت
تکاتان لێکەم خوێندکاری ئازیز کە سوکاری خوێندکاران هاوکێشەیەک هەیە هەمیشە لە فکرتان ئابێ ئەم هاوکێشەیە بەکار بێنن ئەتوانی چۆیسی باش و هەڵبژاردننی باشترین بەش ئەنجام بدەیت ئەوی شەوەیە توانای خۆت مەبەسمان لە توانای خۆت نمرەکەتە حەز و خولیای خۆت حەزم لە چییە من 98م هەیە بەڵام حەزم لە سێکتەرە ئەندازیاریەکانە وەڵا ڕەفیقەکانم گاڵتەم بێگەن نمرەکەی من لە پزیشکی گشتی وەرە گیرەیە بەڵام چوومە بۆ تەلارسازی یا ئەندازیاری شارستانی خۆ ڕەفیقەکەم دواتر بەخێوم ناکە کە من کارم دەست نەکەوێ خۆ هاوڕێکەکەم نایە بژێوی ژیانی خۆم و کەس و کارم دابین بکا کە من ئیشێکم دەست نەکەوێ بۆیە حەزی خۆت گوێ بە دەور و پشتت مەدە بە کەس ڕێزم هەیە هەندێک جار کەس هەیە حەزی لە کۆلێژی هونەرە جوانەکانە لە موزیکە بەڵام باوکیڵێ نا تۆ 99 دێناوە عیبە بۆ خێزانەکەمانە بێت تۆ لە کۆلێژیشی بەرز خۆت تۆمار بکەیت بابە تکاتان لێکم کە سوکاری خوێندکاران واز لە حەزەکانی مناڵەکانتان بێنن کوڕکچەکانتان بێنن با بە دوای حەزەکانی خۆیان بکەون چکە زۆر گرنگە تۆ بینێریتە کۆلێژێکی بەرز بەڵام حەزی لێ نییە شکست ئێنێ مناڵەکەت لە ڕووی سایکۆلۆژیەوە وێرانەکەی مناڵەکەت سەرکەوتوو ناکەی ساڵانە ئێستا دێنە سەر ژمارەکان ساڵانە ژماری ئێجگار زۆر لە کۆلێژە تەندروستی و پزیشکیەکان دەرەچن بەڵام چەند کەسیان بەناوبانگن چەند کەسیان ناودارن ئەبێ پرسیار لە خۆمان بکەین چەند کەسیان بازاڕیان باش بۆیە ببورن بۆیە ئەم هاوکێشەیە هەمیشە بە لەبەردەمتان نابێ تواناکانی خۆت پڵەس حەزی خۆت پڵەس پێویستی بازاری کار کە باسی ئەەکەم بازاری کاری کەرتی تایبەت تکات لێکەم دانیشتوی یاریێمی کوردستان بازاری کەرتی گشتی نییە ئێستا من باسی ئەمڕۆکەم لە کەرتی گشتیە هەلی دامەزراندن 12 بۆ 13 ساڵن نەماوە بۆیە تۆ بێ باز بیر لە کەرتی تایبەت بکەیتەوە بە خەیاڵ و بە ئومێدیەوە نەژین جارێکی کە وەڵا بەڵکو 5 ساڵی تر چاک ببێ ئەچی ناڵە 5 ساڵی تر خراپتر نابێ باشە بۆی بازارێکات چیت بۆ ئەم هاوکێشەیە چیت بۆ دەرەکا دوای ئەم سێ بابەتە کە تۆ پڵەسەکەی باشترین هەڵبژاردن باشترین بەش کە تۆ هەڵێبژێری بۆیە زۆر گرنگە کە تۆ باشترین و دروستترین هەڵبژاردن هەڵبژێری ئەمە ئەو هەنگاوانە بوو تا ئەم سلایدەی کە باسمان کرد کە وەکو ئاڵنگاریەک وەکو بربەستێک لە بەردەم هەموو خوێندکارەکانتایە پێشەوەی فۆرمەکەی پڕ بکاتەوە هەنگاو بنێ بۆ پڕکردنەوەی زانکۆلاین پێویستە ئەو قۆناغانە ببڕێ خۆناسی بازارناسی هەڵبژاردننی باشترین زانکۆ کە پەیوەندی بە بازاری کارەوە هەیە ئەو بەشەی کە لەگەڵ حەز و توانا و بازاری کاری هەرێمی کوردستان و عێراقا گونجێ ئەمانە هەمووی جێ بکەیتەوە ئێستا دین دەرفەتەکانی بۆ خوێندکار ڕەخساوە ئێجگار زۆرە ئەم دەرفەتانە خەمە ڕوو تۆ ون مەبە بۆ هەڵبژاردننی باشترین بەش و باشترین زانکۆ بەڵکو ئەمە بکە بە چەلەنجێک بۆ خۆت بتانی باشترین بەش بدۆزیتەوە تایدا دەرفەتەکان لە زانکۆ حکومیەکانە 16 زانکۆمان هەیە لە کۆلێج لەم زانکۆیانەیە 143 کۆلێجت هەیە دڵنیام خوێندکارێ هەندێک کۆلێجی هەر نەبیستووە وە ڕێبەری ناو پلاتفۆرمی زانکۆلاینەکەی هەر نەکردوێتەوە یەتە بەردەست یا سەردانی بەڕێزێکەکە 1-2 ساڵێک زانکۆلاینی پڕکردوێتەوە لەوایە پێ بڵێ لەوایە پێی بڵێ بۆم پڕکەرەوە ئەو لیستێکی لایە وڵا پار لە 99 ئەوەی وەرگرتووە لە 50 ئەوەی وەرگرتووە پێی بە ئەمە بۆ ڕیزبەندی بکەین با بە هەندێک کۆلێجەیە کراوەوە ئەکەی لێ نییە یخچکە پار نەبوو بۆیە زۆر گرنگە 143 کۆلێج هەیە لەسەر ئاستی ئەم 16 زانکۆ حکومیە 535 بەش لە خۆ ئەگرێ لەو 535 بەشە 12 بەشیان پزیشکین کە 68 بەشی تریشیان تەندروستیە ئەمە بەس دەناو کۆلێجەکانی زانکۆ حکومیەکانە ئەوە بۆیە ئەو ڕقەمانایە هەمیشە جەختی لێ یەکەمەوە 68 بەشی تەندروستی
ئەگەر یەکی 50 خوێندکار وەربگرێت چەند کەسەکاتە بازاڕەوە ئەوەنە نەخۆشخانەمان هەیە جێی ببێتەوە. زانکۆ حکومیەکان جارێ باسی پەیمانگا ناکەم، 7 زانکۆی حکومی ئەهلیمان هەیە زانکۆڵیەکان، 81 کۆلێج 264 بەش 14 بەشی پزیشکی هەیە، مەبەستم پزیشکی ددان و پزیشکی دەرمانسازیە، 14 بەش زایدەن 38 بەشی تەندروستیشی هەیە. بیری لێ بکەنەوە تکات. لە چوارچێوەی 16 زانکۆ حکومیەکەیە 23 پەیمانگای حکومیمان هەیە، 145 بەشن، لەناو ئەو 145 بەشەیە 40 بەشیان تەندروستی و پزیشکیە. ئەم 40 بەشە زەربی سێیکە ئەبێتە 120 بۆ لەبەرێ هەر 40 بەشەکە ئێواران و پەڕەلێلیشی هەیە. لەناو ئەهلیەکانە زیاد لە 22 پەیمانگای تایبەتی لەسەر ئاستی هەرێم باسەکەم ئاگاتان لێوێ، زیاد لە 22 پەیمانگای تایبەت تەکنیکی تایبەت و تەکنیکی پیشەیی تایبەتی تایە کە 170 بەش لە خۆی ئەگری، ئەمە زیاتریشە تەبعاً چکە دوێنێ ڕیکلامێکم بینی لەسەر جادە بەش پەیمانگایشی تریش کراوەتەوە، ئەتر ماشەڵاوانە زۆر بوونە فریا ناکەین لە ڕێبەرەکەیە ناویتیانە لە پڕان کراوەتەوە. بۆیە لەو پەیمانگانە 65 بەشیان تەندروستی و پزیشکیە، 65 بەش با 40 بەش لەو دیویش باسی 12 بە چەند مانکە 38، یعنی بیری لێ بکەنەوە ئەم داتایانە. ئاگاتان لێبێ بە بەراورد ئەو 16 بە 7 زانکۆی وتمان 2 زانکۆی تریش هەن لە چوارچێوەی ئەم زانکۆیانەیە ناوی نەهاتووە، ئەوانیش هەن واتە 2 زانکۆی تریش ژارێمی کوردستانە هەیە، ئەوانیش باوەڕ پێکراون و دەرفەتە ڕەخسێنن بۆ خوێندکاران، واتە دەرفەتێکی ئێزگار زۆرە. بەپێی ستانداردە نێودەوڵەتیەکانی ئەمریکی و ئەوروپی بۆ هەر 1 ملیۆن کەسێک لە دانیشتوان 2 بۆ 3 زانکۆ پێویستە. ئێمە لە 6 ملیۆن و نیوی دانیشتوانی هەرێمی کوردستان پێویستمان بە 13 بە پێی ستانداردی نێودەوڵەتی 13 بۆ 20 زانکۆ هەیە، بەڵام ئێمە 16 بە 7 بە 22 پەیمانگا، واتە دەرفەتێکی ئێزگار زۆر لە بەردەم ئێوەیە کە ستانداردەکانیشی تێپەڕاندووە. ژمارەی دەرچوانمان چەنە؟ زۆر کەمەل بە بەراورد بە ژمارەی بەش و زانکۆ و ئەو هەموو بەشەی خراوەتە ڕوو. 57980 دەرچوو هەیە، 42000 زیاتریان زانستیە، 13000یان وێژەیە، 1300یان پیشەییە کام پیشەییانە لە زانکۆ پۆلیتەکنیکیەکان وەرە گیرێن و 570یان لە خوێندنگەی نێودەوڵەتیە. من بە چەند سلایدێک بە خێرایی تەواو یەکەم بۆی دەرفەت بڕەخسێنم بۆ پرسیارەکانتان لە تەواوبوونە. ئەم داتایانە یی 5 ساڵی وەرگرتنە، 5 ساڵی ڕابردوو لە ساڵی 2021ەوە تاوەکو ساڵی 24-25 ئەگەر بڕوانن کردومەتە 5 سێکتەرەوە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە خۆم تایەم، بۆیە ئەوێم بە نمونە هێناوەتەوە هەموو زانکۆکان نزیکن لەو داتایانەوە بۆ معلوماتان، چکە خواستی خوێندکار لە ماوەی ئەم 5 ساڵەیە بۆمان ڕوون بۆتەوە بۆم شێوەیە. بەشە تەندروستیەکان ئەوە لەبەرەوەی سکرینە هینەکەم ناوی چییە پۆینتەرەکە دەرناکەوێت یا ببورن. لە بەشی پزیشکیەکان ئەگەر ببینین تقریباً ستەیبڵە، خواست لەسەری زۆر زۆرە، ساڵ بە ساڵ لە ساڵی 2021ەوە تاوەکو 24-25 گۆڕانکاریەکی وای لەبەسەرا ناتوە، زۆرتری خواستی لەسرە. یەتە سەر بەشە تەکنەلۆژی و ئەندازیاریەکان، ئەمە تەبعاً لە کۆلێجە ئاگاتان لێبێ، ئەمەیان کۆلێجە ئێستا داتای پەیمانگاش کارەساتە، خواست لەسەر زانکۆ لەسەر کۆلێجە ئەندازیارەکان تا ساڵ بە ساڵ دێت کەمە بێتەوە. هەندێک بەشی ئەندازیاریەک داخراوە لەبەر نەبوونی خوێندکار. بەشەکانی کۆمپیوتەر جێگیرە، چکە بۆ بازاری کاری زۆرە. بەشە مرۆییەکان لە کۆلێجەکانە خواستی زۆرە، بەڵام لە پارەوە خواست لەسەری کەم بۆتەوە، خواست لەسەری کەم بۆتەوە. گەر ببینین ئەو سەوزەی ئەخیریان 1932کە ئەوە بەشە مرۆیەکانە بە گشتی، مەبەستم کارژێری میدیا ژمێریاری پەیوەندیەکانە ئەم بەشانەیە. بەشە کشت و کاڵیەکان
5 ساڵ بۆ 8 ساڵە چێ زیاتر بەرەو پوکانەوە و بەرەو زۆرترین بەشیان بەرەو داخستنەڕا بۆ لەبەری خوێندکار پێشکەشی ناکا و ڕەدی تۆ خوێندکارەکان کە وەرنەگیرێن بەشەکان کەمترین خوێندکاریان هەیە یا وخت خوێندکار بۆی ناڕوا هەڵەپەسێردرێ یا داخرێ. ئەم داتایەیان بە بەراورد لەگەڵەوەی کۆلێجات جیاوازیەکی زۆری هەیە سێری بەشە مرۆیەکانکەن ئەمیان 5 ساڵی وەرژیرانە لە پەیمانگاکان. ئەم سێکتەرە تەندروستیەکان لە پەیمانگاکان خواستی وەک هەمیشار 5 ساڵی ڕابردوو هەر زۆرە. بەشە ئەندازیاری و تەکنەلۆجیەکان بە هەمان شێوەی کۆلێج بەرەو کەمبوونەوە ڕۆیشتووە. بەشەکانی کۆمپیوتەر جێگیرە، بەشەکانی مرۆیی لە پەیمانگاکانیشا خواستی هەر لەسرە بەڵام بە بەراورد لەگەڵ 4 ساڵی ڕابردووە کەمی کردووە. بەشە کشتتوکاڵەکانش بە هەمان شێوە. ئەمە پەیمانگاکان ئەمەش داتای کۆلێجەکان ئەگە بڕوانن بەشە تەندروستیەکان ئێزگا زۆرە. بەشە ئەندازیاریەکان 2 ساڵی ڕابردوو لە بەردەم داخرا نابوون بەڵام لە پارەوە باش بۆتەوە. بەشەکانی کۆمپیوتەر ستەیبڵە، بەشە مرۆیەکان خواست تا حەدیە باشە لەسەری، بەشە کشتتوکاڵەکان زۆ خراپە. کۆتا سلایدم بە ئەمە و کۆت سلایدێکی ترا ئەو شەوەیە بە بەراورد ئەگە سەیریکەن ئەو ڕەنگە پرتەقاڵیە بە بەراورد لەگەڵ ئەو ڕەنگە پیرۆزەیە پرتەقاڵەکە کۆلێجەکانە. خواست تۆی خوێندکار بیر لەوە بکەرەوە بۆ خواست لەسەر پەیمانگا زۆرترە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو بە بەراورد لەگەڵ کۆلێجەکانە. لەبەرەوەی دامەزراندنی کەرتی گشتی نیە خوێندکار ئەوێ زوو بڕوانامەیەک بەدەست بێنێ چکە هیچێکە لە داواکاریەکانی بەدەستێنانی هەلیکارە بێ بڕوانامەیەکی پەیمانگایە کۆلێجت دەبێ ئەڵێ بە کەمترین ماوە بە کەمترین تێچوو خێرا بڕوانامەیەک بەدەستێنم کارامەیی و لێهاتۆیەکانی خۆشم بەکارێنم بچمە بازاری کارەوە. بۆیە لە کۆتا ساییدا سێری بکەن ڕێژەی وەرگرتن لە زانکۆکانی پۆلیتەکنیکە کە دڵنیام هەر 3 زانکۆیان بە تایبەتی سلێمانی هەولێر و دۆک پار بەداتا سەلماندومانە ڕێژەی زیاتر لە 120 وەرگیران لە زانکۆ پۆلیتەکنیکەکانە هەیە بە 3 زانکۆ زیاتر لە 137 بۆ 38 وەرگیراوان لەم 3 زانکۆیان. تەنها لە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی لە کۆی 52,000 پار 7,500 خوێندکاری بۆ هاتوۆتەوە. بۆیە ڕێژەی وەرگرتن لە پەیمانگاکان لە 181ە، ڕێژەی وەرگرتن لە کۆلێجەکان لە 190ەیە بۆ لەبەرەوەی دامەزراندن نییە. خەڵک بیر لەوە کاتەوە زوو بڕوانامەیەک بەدەست بێنێ و بچێتە بازاری کارەوە هەلیش کاری دەستکەوێ و سوپاسدانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. ئامادەوانی بەڕێز زۆر سپاس بۆ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر بەختیار عوبێد شەریف یاریدەدەری سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ کاروباری خوێندکاران. هەڵبات زانیاریەکانی داتاکانی سەرنجەکانی هەمووی دراویشتەی واقعی کوردستانە تکاتان لە یەکەم دابنیشن ئێستا هەلی پرسیار و وەڵام ئەکەینەوە. دڵنیام کە ئێوە پرسیاری زۆرتان هەیە ئەتوان وەڵامی دروست وەربگرن. هەر لێرەشەوە بە خێراتنی سەرجەم دەرچوانی 12 ئامادەیی و کەسوکاریان لە سەرجەم شار و شارچووەکانی کوردستانەکەین بە ناوی سێمین پێشەنگای نێکستێپ. بەخێر بێن سەرسەرمان سەر چاومان و ئاگدارتانەکەینەوە ئەمساڵ خۆشبەختانە مەڵبەندی ڕاوێژکاری نێکستێپ بۆ زانکۆلاین بە هاوبەشی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە کە جەنابی دکتۆر بەختیار عوبەد شەریف لەوێیە و بەشێکی زۆریشی لەسەر داتای ئەو زانکۆیە بەدەستهێناوە. تەناویستم یەک سەرنج بەم ئێمە لە کوردستانە هەم بە پێی داتاکان هەم بە پێی بازاری کار کە دروشمی سەرەکی ئەمساڵی پێشانگامان کواڵەتی جۆری و کارامەیەکانی هێزی کار و ژێری دەستکردا. ئێستا لەلایەن زانکۆ و پەیمانگا حکومی و ناحکومیەکان دەستەبەر کراوە و بە پێی خواست و ویستی خوێندکاران بەشێکی زۆر کراوەتەوە، کۆلێژێکی زۆر کراوەتەوە و ئێمەش
لە ئاوێزانکردنی زانکۆ و پەیمانگاکان و ڕێکخراوەکان و کۆمپانیانەکان ئامانجمان ئەوەیە هەم بتوانن هەلی خوێندن بەدەستبێنن، هەم بتوانن هەلی کار بدۆزنەوە، هەم بتوانن سکۆڵەرشیپ بەدەستبێنن لەو بەشە زانستیانەی کە بە خۆشحاڵیەوە ئەمساڵ زانکۆ و پەیمانگا ناحکومیەکان نزیکەی 60 کورسی سکۆڵەرشیپی دابین کردووە کە دەتوانن تەقدیمکەن و پێشکەشکەن. ئێستاش دەرگای پرسیار و وەڵامەکەینەوە هەر بە ڕێزێک بێوێ پرسیار بکە با بفەرمێ. کاک ئاماژ عالی دامەزرێنەری نێکستێ فەرموو. زۆر سپاس دکتۆر بەختیار، پرزنتیشنەکە زۆر ڕێک بوو بەڕاستی. من یەک شت سەرنجی ڕاکێشام کە نیگەرانی کردم بەڕاستی مۆزوعی کشتتوکاڵەکان بوو کە لە ساڵانی ڕابردووە ئەو زەمدادەکە بۆ 5 ساڵ بوو. 5 ساڵە بەرەو پوکانەوە طبعا 5 ساڵ داتا کە وەرگری دیتر تەواوی پشتی پێبەسترێ بڕیاری لێ سەربیان پشتی پێبەستریان قسەی لەسەر بکەی. ئەمە طبعا هەموو بابەتێک کە لە کەمبوونەوە ڕوا طبعا هۆکاری هەیە کەمبوونەوەکانی ئەوش ئەو بوونە تەحتەیە کە ئێمە تیایین ئەو طبعا لەم شوێنەیە ئەم بابەتە بەڕاستی پێویستی بە هۆشیارێکی نوێ هەیە بۆی کە بزانین ئایا کوشت و کاڵ چەند گرنگی هەیە کە بتوانێت کاری لەسەر بکرێتەوە. ڕاستە لێسا کەم بۆتەوە، بەڵام هۆکاری کەمبوونەوەی چییە؟ ئەو بێئەمەلی و خێبە ینی دیسەپۆینتمنتی گەنجە پۆلی 12 کە بۆ بڕیار بچێتە پۆلی 12 لە کاتێکا بۆ بڵێن بۆ کوشت و کاڵ لە کاتێکا کە هیچ داهاتووی نییە، هیچ ناتوانێت کە پشتی ببەستێ بۆ ژیانی خۆی بژێ ژیانی بکە. بەڵام من وەکو خۆم پێشنیارەکەم ینی لەوانەیە ئەم قسانەی من بگاتە شوێنی خۆی لە هەر شوێنێک بۆ بێت ببیندرێت کە پێویستەکە کەرتی کوشت و کاڵ هۆشیارێکی زیاتری لەسەر بنیان بێت و کاری لەسەر بکرێتەوە. و من بەڕاستی شتێکی تر هەیە کە ئەیبینم بە هۆکار هەرێک کات زەحەیەیانە بە خودی خۆت بۆ ئەوەی کە تۆ داهاتووی نەخۆت وڵاتێک دروست بکەیتەوە. ئەمە زۆر میمە بەڕێزان کە جاری وایە زەحێ بە بە خۆت بۆی کە تۆ داهاتوویەک دروستکەی کە 100 ساڵی داهاتووی خۆت زەمان کەیتەوە. چونکە من زۆر جار شخصی خۆم یان هاوڕێکانم بینیویانە کە زەحیان ناوە کە بۆ ئەوەی کە شتێکی تر باشتر بکەن. بەڕای من گەربێت و ئێمە خوێنکارەکانمان لە پۆلی 12 بەشێکی بڕیار بن لەوەی کە بچنە بەشێکی وەکو کەرتی کەشت و کاڵ، ئەمە هۆشیارێکی ترە. چونکە ئێمە لە ئێستایە ئەو خەڵکانی کە هەیە کەم بوونەتەوە، کاتێککە زیاکە جارێک قسەکرد دروستێ یعنی کەس لەسەری ینی قسەی تیا دروستەکرێ بۆ نەشەڕی لەسەر ئەکات ئەڵێ من 4 ساڵ خوێندومە ڕەخنە ئەگرێت. چونکە کاتێک کەسێک شارەزا بوو لە بوارێکە کە ڕەخنەی لە بابەتێک کرد جارێکتر بیری لێکرێتەوە یاعدە نەزەرەکرێتەوە بۆ ئیکە تۆ بتوانانی ئەو کەرتە یان ئەو شتەی کە کورتی تایەنەوە جایەک بەرزی کەیتەوە. بۆیە قسەکەی من لێرە ئەوەیە خوێنکار ئەتوانێت بچێتە کەرتی کوشت و کاڵ یان کۆلێژەکانی کوشت و کاڵ بخوێنێت بۆ ئەوەی کە داهاتوو شەڕی بۆ بکە. بەڕێزان کەرتی کوشت و کاڵ باشترین کەرتە کە تۆ بتوانانی بژێوی ژیانی خۆتی تیا بکەیت. یعنی حەزەکەم ئەمە بزانن چونکە لەوانەی ئایتی ڕاستە ئەوەیە، بەڵام بیتان نەچێ ئەمە بە کشت و کاڵە ژین، هەناسەیانمان، ژیانمان، خواردنمان، هەموو شتێکمان لە کەرتی کشت و کاڵەوەیە. بۆیە کەرتی کشت و کاڵ یەکێکە لە دەوڵەمەندترین کەرتەکان کە بۆ ژیان بەڕێوە برێت. دووبارە زۆر سپاس بۆ داداکانت، زۆر سوودم بین. من هەر سەرنجێ لەسەر قسەکانی بەڕێزت کاگامان دەست خۆش زۆر سپاس بۆ بەڕێزت، بەڵام ئەوەی زۆر گرنگە خوێندکاران بۆی بە چاوڕوون بن و هیوادارم لە ڕیکۆمێندیشنەکانتانە بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەو پرسە بخرێتە ڕوو. کەرتی کوشت و کاڵی کەرتی کوشت و کاڵی کەرتێکی زۆر گرنگاوە. ئێمە وڵاتەکەمان بە کوشت و کاڵی بەناوبانگەوە لە هێزار کەسانێکی زۆر و خێزانێکی زۆر لەسەر ئەو کەرتە ئەژین. بەڵام ئەوەی کە زۆر هۆکارە بۆ
پوکانەوەی ئەم بەشە یەکەم طبعاً هەلی کار نییە چکە زۆرترین هەلی کاری هەیە و بەسپاسەوە وەزیری کوشت و کاڵ لە ماوەی 2 ساڵی ڕابردووە زۆرترین بڕیاری دەرکردووە کە زۆرترین کەسە کاتە سەر هەلی کار لە چوارچێوەی دەرچوانی بەشە ڤێتەرنەری و بەشەکانی کوشت و کاڵەوە بەڵام ئەوەی زۆ گرفتی بۆ ئەم پوکانەوەیە دروست کردووە وای کردووە هۆکار بێت کە کەرتی کوشت و کاڵی گەشە نەکا نەبوونی لایەنە پیشە سازیەکەیەتی بۆ خزمەتکردنی بەروبوومەکانی کە بەرەهەم دێ لە کەرتی گشتیە خۆ بەرهەمێکی زۆرمان هەیە لە کەرتوی کوشت و کاڵیا بەڵام ناتوانرێت مارکێتینگی بۆ بکرێ یەکەم بە بەراورد بە نرخەکانی کە لە دەرەوە هاوردا ئەکرێ زۆر زیاترەکەوێ خاڵی سێمیان کە زۆر گرنگە نەتوانراوە کارگەی بۆ دروست بکرێ بەروبوومەکانی یان بخرێتە خزمەتی خەڵکەوە چکە دوجار ئەم کەرتە ئاسایشی خۆراکی نیشتیمان و نەتەوەکەمانی لەسەر بەندە بۆی زۆر گرنگە لە ڕیکۆمێندیشنەکانتانە گرنگی بۆ داتایە بدەن سپاستانەکەم دەستخۆش دکتۆر سەرکەوتوبی وڵا بەشێک لە ئەوەکەی منت تەواو کرد چی مەسەلەی کشت و کاڵ پیشە سازەکەی زۆر ئەوە بەرهەمەکەی و 2000 ئەتوانی استفادەی زۆر تریشی لێ بکەیت بەڵام لێرە بابەتی کشت و کاڵ دکتۆر جان من ژەمەکو ئیزافێشی تریش ئەمە حکومەتە پلانی نییە بۆ ئەوەی ئەم هەموو ئەرزوو ئاوە جوانە ئاوە شیر نووساردە کە بەتەنیشتا ئەڕوا بە جۆرێک مەسەلەن هانی بەتایبەت جوتیار بدا خۆ لە دەرەوەی ناوەندەکانی پێکاندنی ئەکادیمی جوتیاری خۆکردەی شەیە کە ئەتوانێت باشترین بەرهەمت بۆ بێنێ ئەو خۆی هاوارێتی یعنی خۆی خاوەن مڵکە خۆی بەرهەم دێنێ بەرهەمەکەی ساغ نابێتەوە کەواتە ئەمە حکومەتە بۆیە زانکۆکان و لە ڕێگەی توێژنەوەی زانستی و جۆرێک لە گوشاریش حکومت ناچار بکەن بۆی ئیحتیما بدە ئەین تۆ ڕۆژانە تەماتە و پەتاتە لە شوێنی شتەوە بدە کە خۆت ئەرزت هەیە و ئاویشت هەیە بەشێکی تری پرسیارەکان بابەتی کۆڵەتی خوێندنە خۆت جەنابەت ئاماژەت بۆ کرد چەند ساڵانە چەند کەس لە بەشەکانی تەندروستی و پزیشکی دەرەچن بەڵام چەندیان دەبن بە خاوەن کار و ناو من تەسەورەکەم بەشی زۆری کواڵەتی خوێندن لە وڵاتی ئێمە زۆر دابەزیوە یعنی زاران کەسێکە لە مەحەدێکی پزیشکی دەرەچوو بڕۆ بکەن نەحەیەکی بەڕێوە برد یعنی نەخۆشخانەی نەحەیەک معاوتۆبێک مەسئولی بوو یعنی ئیشی تیا کرد ئێستا معاوتۆبێک کە دێتە دەرەوە ئەگەر ڕاهێنانی پێ نەکرا ڕەنگە خۆی هەر هیچ نەزانێت بۆیە بەڕاستی زانکۆکان زۆر گرنگە پەیمانگەکان بە بابەتی کواڵەتی خوێندن نابستنەوەی تەڵەبەیەک ئەگەر تااقەتی خوێندنی نەبوو هاتە بەشەکە بەڕاستی ناجع نەکرێ ئەنجام من ئەم تێبینێمە بوو زۆر سپاس دەستخۆشەکەم بێگومان من هاوڕام لەگەڵەوەی بەڕێستا وە کواڵیتی خوێندن سەرچاو کواڵەتی خوێندن لە زۆر کەس ئەو پرسیاراکە کواڵەتی خوێندنی زانکۆ حکومیەکان کامیان باشترە ڕاستە لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردووە بەوەی قەیرانی دارایی و نەبوونی موچەوە زۆرێک لە زانکۆ حکومیەکان تووشی ئیفلیزبوونی دەوامکردن دێن بەڵام دوجار ئەو مامۆستایانەی لە زانکۆ تایبەتەکانیش دەرسەڵێنەوە بەشی هەرە زۆری یا توانین بڵین زۆرینەی هەرە زۆری لە مامۆستایانی زانکۆ حکومیەکانن بۆیە کواڵەتی زانکۆ حکومیەکان بەکەم مەزانن هەرە و مامۆستایانەشن کە لە زانکۆ تایبەتەکانەوە خوێندکار پەروەرداکەن فەرموو کاتەوە باش دکتۆرگیان زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکەت من مامۆستام ماستەرم هەیە لە ئایتیا زۆر سپاس هەرویستم یەک بڵین معلومات زیاد بکەم بۆ سەر قسەکانی جەنابێ کە ئەویش بەرچاوڕوونی فێرخوازان یعنی تەلەبە سەکە چێتە شەش حەزێکی هەیە بەڵێ حەزی بۆ نمونەکو باسێک حەزێکی تەکنەلۆجی هەیە یا پزیشکی هەیە هەرێکێک لەم بابەتانە بەڵام کە ئەبێ ئەمە بەرچاوڕوونی هەر شوێنێ بکەین کە هەر موئەسسەسەیە کە دائەمەزرێ بۆ نمونە ئەمە بێ بە پزیشکی شەڵا ڕۆژی داهاتوو ئایا ئەو پزیشکە ئەتوانێ کۆمپلێت یانی ئەو عیادەی خۆی بەرێ بەڕێگەوە بە تەنیا نەخێر یەک دنیا خەڵکی تری پێویستە لەگەڵ ئەویش کە ژمێریارێکە کە محامیەکە کارگێڕیەکە کە ئێستا بەشێکی تازەی تریش کراوە تۆیش بریتێ لە بڕێوەبردننی سۆشیال میدیا و تەکنەلۆجی و ئەم شتانە یعنی بابەتێکە یعنی ئەبێت هەموو تەسیسی کارگێڕیان هینی هەموو بەشەکان بزانێت کە فێرخواز بە تەنها کە بوو بەشتێ بە تەنیا ناتوانێت هەموو ئیشە بکات ئەم بەشانی تری هەمووی لەگەڵا پێویستەمانی تریش ڕاستە بۆ منەسەڵی ژمێریاری با بڵین کەم بۆ تۆ عەدەدی لەبەرەوەی بڵین هەر سەبەبێکی هەبێت بەڵام نەخێر هیچ موئەسسەسێک بێژمێریار و بێ محامی ئەم شتان نابێ هەر ئەدیشنەڵ حەزم کرد بۆ تەلەبە ئەم بەرچاوڕوونیە ڕوون بێ کە هەموو موئەسسەسێک هەموو
فیلدێکی زانی مامۆستا من زۆ سپاسی سەرنجەکە دەکەم 100% لەگە بەڕێستام حەزەکەم یەک شتێک بۆ ئامادەوانی بەڕێزیش ڕوون بکەمەوە ئەو ژەوەیە کە لە هەموو دنیاە بەڕاستی وەک وەرێمی کوردستان بە دوای قەرەباڵغی ناکەوین بەداخەوە لەریمی کوردستانە لە هەموو شتێکە بە دوای قەرەباڵغیەکەوین بۆیە هەندێک بەش هەیە بۆ بە قەرەباڵغی و بۆ بە مۆدیل وەکو بەشە تەندروستی پزیشکیەکان خۆ لە کوردستانە بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە بەشی فەلسەفا بینین بەشی شوێنەوارە بینین بەشی مێژووە بینین ئەم بەشانە وی پوکاوەتەوە لە بڕی خوێندکار ڕووی تێناکە ڕاستە یخۆ لە ئەوروپاش هەلی کاری تایبەت هەیە بەڵام بۆ بەشی فەلسەفە لەوێدا ناخرێ بۆ بەشی شوێنەوار لەوێدا ناخرێ ئەبێ بیر لەمە بکەینەوە ئەمانیش هەلی کاریان هەیە بەڵام کێشەکەی ئێمە لە چایە لە ژمارە زۆری لە نەزانینی ئەو لێ هاتووەی خۆت کە دوجار لەو زانکۆیاوەرێگری من سپاس بۆ جەناب فەرم دەمە خۆش بێ مادوو نەبیت سپاس دەکەم من وەک قوتابیەک کە تو خۆت باس کرد بە پێی توانە و حەز و هەلیکار لە داهاتووە بەشەکەمەوە بژێرم من وە خۆم ڕاستەیی نازانم حەزم لە چییە و توانەکانم بە باشی نازانم تۆ لەو کاتەیە پێشنیارەکەی بۆ قوتابیە بە پێی نمرەکەی بڕاتە و بەشە یان ئیلا بێ پێش پڕکردنەوەی فۆرمەکە حەزوانەکانی خۆی بدەستەوانێ سپاس بۆ پرسیارەکە خوێندکار لەوایە نەزانێ پرسیارەکەت وا بوو کە نەزانی حەزت لە چییە ئایا نمرەکەت بکەی بە پێوەەر نەخێت زەنی بۆ لەوانەیە ون بوو بێ ئەو خوێندکاری کە نەزانی حەزی لە چییە ئایا ئێمە ڕۆژانە کە ئاچین ئەمانەیە بچینە بازار خۆمان بگۆڕین بیر لەواکەینەوە چ کراسێکە لە بژێرین چ پانتۆڵێکە لە بژێرین چ جۆرە جلێکە لە بژێرین حەزمان هەیە مەسەلەن لە ڕەنگیشە ئایا کام ڕەنگ لە لای من حەزم زۆرتر لە سەرێتی کامیان کەمتر لە خواردنی شاوایە زۆر گرنگە خوێندکار چۆنە بێ حەزی نەبێ ئەبێ حەزیەوێ بەڵام خۆی نەناسیوەتەوە هەن لە سلایدی یەکەمە باسی خۆناسیم کرد خۆی نەدۆزیوەتەوە حەزی لە چییە ئەجینا چۆنە بێ خوێندکارێک نەزانێ حەزی لە چییە تەنها سێری ناو بکاو من فۆرمەکە بڕەکەمەوە ڕوو لە بەشێکەکەم نمرەکەم لە کوێ وەریگرت تەواوە بم ئەگەر خۆت بدیتە دەست قەدەری نمرەکەت لە کوێ وەریگرت و تەواوت کرد کەسێکی سەرکەوتوو نابی بۆیە ئەوە خۆی نەناسیوە بۆیە نازانێ حەزەکانی چییە حەجی زەگەڵەوە یانیم خوێندکارێک نەزانێ حەزی لە چییە سڵاو لەبێ دکتۆر گیان من وە خوێندکارێکی دەرچوی قۆناغی 12 ئامادەییم من پێشتر حەزم زۆر بە بەشی کوشت و کاڵیەکان بوو بەڵام کە دیقەتی ئەومدا کە بواری کارکردنی نییە هەم لە کوردستان هەم لە ئێرە بڕیارە ما بچمە بەشی دەروون ناسی بەڵام ئێسەکانە من بی لەوە ئەەکەمەوە ئێمە لەوانەیە بەشە کوشت و کاڵیەکان ئایا لە داهاتوو گرنگێکی پێدرێ ئێمە کە تەوامان کرد بواری کارکردنەکانمان لەکوێ ئێمە بەشی زانستی خۆراکزانی خۆراکی کۆنتترۆلی یاخود بڵین بەشە پزیشکەکانی کە بەشی ڕووەکی پزیشکی بەرامەیەندرێ ئەمانە ئایا جامەزرادنیان ئەبێ لە کوردستان و گرنگێکی ئۆتۆیان پێدرێت سپاس بۆ پرسیارەکە تەواو من بۆی وەڵامی بەشێکی گرنگی پرسیارەکەت بەمەوە بەشە کوشتتوگاڵەکان بەپی پسپۆڕێ جیاوازەکانیان پسپۆری من نییە بەڵام منۆک و شارەزایەک لە بواری وەرگرتنی خوێندکار و ئاگادارێک لە بواری بازاری کاردا بەشە کوشتتوگاڵەکان بەگشتی بازاری کاری زۆرە بە تایبەتی بەشەکانی زانستی خۆراک کارگەی ئێجگار زۆر هەیە ساڵانە دنیایەک ئێمە لە بەشەکەی لە زانکۆکەی ئێمە یا بەشی زانستی خۆراکەیە خوێندکارەکەوێتە سەرکار هەرتە خەڕوجەکە دەست هەلی کاری دەسەکەوێت بەڵام گرفتەکە لە چیایە خوێندکارێک بەشی کوشتتوکاڵی تەواوەکە ئەوێ لە ئۆفیسادا بمەزرێ خوێندکارێک بەشی کوشتتوکاڵی تەواوەکە ئەوێ چێڵگە نەبینێ خوێندکارێک بەشی کوشتتوکاڵی تەواوەکە ئەوێ نەچێتە کارگا ئەمەیە گرفتەکە بۆیە هەلی کار هەیە یا مەسەلەن خوێندکارێک هەیە هەلی کاری دەسەکەوێ نیو سەعات لە ماڵی خوانەوە دوورە لە نەحەیەکی دەور و پشتی سێمانیە ئەڵە وەڵا لە ناو سێمانی نەبێ من ئیش ناکەم ئایا لە ئەوروپا ئەمە هەیە جواب پرسیارەکەت ئەوە بۆ ئەزیز ئەگەر کەسیشکە پرسیارێ بێ دکتۆر من یەک پرسیارم هەیە بوو پرزنتیشنەکە زۆر بە سوود بوو زۆر تێر و تەسەل بوو دەستەکانە خۆش بێ من خۆم دەرچووی کۆلێجی سنتەنیاڵم لە کەنەدا بەشی ساون ئنجینیرینگ دوای ئەوەی کە کرێدتەکانم تەواوی ئەکرد کە لەو کۆلێژە وەربگیرێم بە 5 ئیمتیحانی زۆر قورسا تێپەڕیم تا توانیم لەو بەشەیە وەربگیرێم ئایا بۆ خوێندنی باڵا کارێکی ئەوەنە قورسە کە لە دوایەوەی کە نمرەکانی شمولی بەشێکە کات ئەو مەرجەش بێنێتە ناوە کە چەند پرسیارێک یان چەند تێستێکی تر بکرێ بۆی لەو بەشەیە وەربگیرێ من زۆر سپاسی ئەو پرسیارە دەکەم ئەم بیرۆکەیی کە بەڕێزت باسیەکەی لە وەزارەتی خوێندنی باڵایە زیاد لە
10 ساڵە گەڵاڵە ئەکرێ و هەنگاوی بۆ نرێت طبعاً کریدیتیش کە هاتۆتە ئاراوە بۆ ناو پلاتفۆرمی زانکۆلاین بەشێکە لەو هەنگاوانەی کە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو شەوەیە بەڕاستی خوێندکار لە پۆلی 12 کە دەرەچێ مەرجی نییە ڕاستەوخۆ ئەم خوێندکارە نمرەی پۆلی 12 کە لە پەروەردە بەدەستێناوە پێوەەر بێ بۆ وەرگرتن لە بەشێکی پسپۆری زانستی لە زانکۆیەک ڕاستە خوێندکار سەتی هێناوە بەڵام مەرزنی ئەم سەتەی ئەم خوێندکارە پێوەەر بێ بۆ وەرگرتن لە کۆلێژی پزیشکی یا بۆ نمونە خوێندکارێک هەفتایی هێناوە نابێ پێوەەر بێ بە تەنها ئەم هەفتایە بۆی لە ئەندازیاریەک وەرنەگیرێ بۆیە لە وەزارەت زۆر بیر لەمە کراوەتەوە من لە چەندین لیژنەیە بوومە گەڵاڵی ئەمە کراوە بەڕاستی لە کوردستان پێویستە بیر لەوە بکرێتەوە قۆناغیەکە بێ پێی وترێ پری یونیڤرسیتی یا خود لە وڵاتانی دەوروپشتی خۆشمان پێش دانیشگایی هەیە بەڕاستی خوێندکارێکە بێ لەوێ تاقیکردنەوەیەک ئەنجام بدا وەکو ئەوەی کە ئێستا لە وەزارەتە لە زانکۆکانە تاقیکردنەوەی گشتی زمانی ئینگلیزیە بۆ وانەی کە بیانێ ماستەر و دکتۆرا بخوێنن پلیسمنت تێست ئەکرێ بابەتیشی ئاوا دەبێتە پێشەوە بەڵام ئەیگەڕێنمەوە بۆ ئەوە بەداخەوە ئێمە لە کوردستانە ناتوانین هیچ بڕیارێکی لەو بابەتە بدەین ئەکەوینەوە ژێر فشاری شەقڵ سپاس ئەگەر بیست بەڕێزێک پرسیاری نەماوە من زۆ سپاسان دەکەم سپاس بۆ بەڕێزتان دووبارە سپاسی پرۆفسۆری یاریدەدار دکتۆر بەختیار عوبێد شەریف یاریدەدەری زانکۆی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ کاروباری خوێندکارانەکەین سەرسەر و سەرچاوانە خوێندکارانی بەڕێز کە سوکاری ئازیز لەگەڵمانە بمێننەوە